بێگومان کێشەگەلێکی زۆر لە نێوان هەرێمی کوردستان و عێراق هەیە، بەڵام لە هەر هەمووی گرنگتر ئەوەی کە مشت و مڕی لەسەر و بە هەڵپەسێردراوی ماوەتەوە کێشەی مادەی 140 بە شێوەیەکی دەستوری کە کاری پێ ناکرێت و دەمانوێت گفتوگوی زیاتر بکەین سەبارەت بەم مادەیە. بۆچی تاوەکو ئێستا ئەگەر مادەیەکە لە ناو دەستوری عێراقی و عێراق زۆر شانازی بە دەستوریەوە ئەکات، بۆچی ئەم مادەیە جێبەجێ ناکات؟ ڕێکەوتنی سیاسی لەسەرەکرێت، بەڵام پابەند نابن بە ڕێکەوتنەکانەوە. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە لەگەڵ دکتۆر ڕێبین سەلامە بم پسپۆڕی دەستوری لەگەڵمان ئامادەیە لە ناو ستۆدیۆ سەبارەت بە ئاستەنگەکانی جێبەجێکردنی مادەی 140 گفتوگۆەکەین. بەخێر هاتی دکتۆر. زۆر سپاس خاتو سۆغان. سپاس بۆ جەنابەت. دکتۆر، پێش هەموو شتێک مادەکە مادەیەکی دەستوریە، ئاستەنگ چییە؟ بۆ جێبەجێ ناکرێت؟ تاوان بە ناوی خی گەورە و میهرەبان، پێشێکی ڕێز و سڵام بۆ جەنابەت و سەرزەمینەران. ئەوەی کە مادەی 140 وا لێ کردووە کە ئیفلیج بێ و جێبەجێکردنەکەی نێتە دی لە وەکو وایە کە مادەیەک بێ هەر بە مردووی لەدایک بوو بێ، ئەوەیە کە لایەنی جێبەجێکار و چاودێر و بەسئول و بەرپرس لە جێبەجێکردنی مادەکە بریتە لە حکوومەتی عێراق. دەبوایە شێوازی بڵێن سیاغەکردنەکەی وەلەو کوردستان کاتێکە لە مەجلیسی حکومیشا بوو بە نوێنەرایەتی کوردان و جەنابی سەرۆک بارزانی و ئەو جوامێرانی کە بە ناوی کوردەوە لە مەجلیسی حکومە بوون و مادەی 140 داڕشت، لەو کاتەدا سونە بۆ خۆی بەشێک نەبووە لە پرۆسە سیاسیەکە بەگشتی، خوانی لێ بەبەری لا تەریک دەکەن و بێجگەلەوە لایەنی وەکو وتمان پەیوەندیدار بریتە لە خودی بەغدا و بەروارێک دیاری کراوە سیوێکی 12/2007 وەکو ئاخر ڕۆژ بۆ جێبەجێکردنی هەر سێ مەرحەلەکەی مادە 140 کە بریتە لە ئاساییکردنەوە و سەرژمێری و پاشانیش ئیستیفتاکردن. لە چەند وەزگەیەکە ئەو ناوچانی کە مادەی 140 گرتوتەوانێ لە مفاوەزاتەکانی کوردستانیشا لەگەڵ ڕژێمی پێشودا، بۆ نمونە بەیاننامەی 11 ئازاریش 4 ساڵ بۆ جێبەجێکردنی بەیاننامەی 11 ئازار بۆ ناوچانەی کەرکووک و شوێنەکانی دیکەی مادەی 140 ئەمڕۆیە کە میراتگیری مادە 58 بڵێن بریمەرە وەختی بریمەرە بە زیندویەتی ماوەتەوە، دیسانەوە فەند و فێڵ و دا و دەهۆیەکی وایە نایوانێت کە 4 ساڵ وەکو وەخت کەسب کرا لەلایەن ڕژێمی باسیە فلقیەوە، دوایەوە لە 75 شا کە ژێوان بوانێت لە بەیاننامەی 11,000 شۆڕشی کوردان لە ناوبرا، ئەوەش محەتەیەک و وێزگەیەکی دیکە بوو کە دیسانەوە ئەو خاکانی کوردستان لە بین برا. بێجگەلەوە ئەو پێوەرەی کە بۆ ساغڵەمی و ساکردنەوەی ئەو ناوچانەوە بە کوردستانی ناساندنیان بریتە لە دانیشتوان نەک خاک، یعنی ئەبوایە بڵێن خاک بووە. بۆ نمونەیە سەر لە جەنگی جیهانی دووەمە کاتێککە تەواو بوو، شوێنێکی وەکو ڕۆمە لە 90 دانیشتوانەکەی جێگۆڕکەی ئەنترۆپۆلۆژی پێکرا، دوایەوەی کە ئیتفاقیەک تێکرا لە لێوان ستالین و ڕۆزڤێلت و چەرچڵە کاتێک کە شەڕەکە لە سەروبەندی کۆتاییدا بوو لە 45 پێش چەند مانگێک ئەو ئیتفاقی کە کرا شارێک وڵاتێکی وەکو ڕۆماس لە 90 دانیشتوانەکەی بڵێن جیاوازی و گۆڕانکاری خەڵکی نیشتەجێکی تێداکرا، بەڵام وەکو پێگەکەی مایەوانێ. ئەمەش بۆ بەدبەختی کورد دەگەڕێتەوە کە پێگەیەکی ئەگەر نێودەوڵەتی و بڵێن فەرمی و ناسراومان هەبوو بە نەدەکەوتینە ئەو گێژاوانەوە. باشە دکتۆر، کێشەی بودجە، موچە، غاز، نەوت، پێشمەرگە، تەواوی ئەمانە کۆمەڵی کێشەن، هەندێک جار چارەسەرکرێت، هەندێک جار چارەسەر ناکرێت، بەڵام ئەوەی کە سەری ڕمەکەیە کێشەی مادەی 140. پێت وایە ئەگەر کێشەی مادەی 140 چارەسەر بکرێت و پێی دەستور پابند بن بە جێبەجێکردنی بەندەکانی، تەواوی کێشەکانی دیکەش چارەسەرە بێت؟ بەڵێ، و ئەمە مەرجی بەشداریکردنی کوردستان بوو وەکو هەرێمێکی سەربەخۆ، وەکو دیفاکتۆیەک کاتێکە لە پێشەکی ئەو دەستورەشان نووسراوە هەرێمی کوردستان بە شێوەیەکی تەواعی و خۆڕستکانە دەنووسێتەوە بە حکوومەتی عێراقەوە، چونکە ئێمە لە 91ەوە لە 92شەوە ئینتیخابات کرا لە کوردستانە و وەکو پێگەیەکی دیفاکتۆیی جۆرە نیمچە سەربەخۆیەکمان هەبوو. دوایەوەی کە عێراق ئازاد کرا لە 2003دا، کورد چۆ ناو پرۆسەکە و بە ئەمەلی ئەوەی کە ئەوانەی کە هەتا دوێنێ لە سنگەرا فرمێسکی خوێنمان دەڕژ لەگەڵیانە وفایەکیان هەبێ بۆ ئەو خزمەتەی کە کوردستان کردنی، چونکە ئەگەر کوردستان نەبووە و جەنابی سەرۆک بارزانی نەبووایە، جیهەکانی کوردستان نەبووایە، ئەوانە لە ئەهوازەکانە دەخنکان و نقم دەبوون و لە بین دەچوون، ئەو بزوتنەوە شۆڕژگێڕیانەی
ئەمڕۆ کە لە شارەکانی بەغدا و لە خواروی عێراقدا حکمڕانن لە سایی سەری داڵدەدانی شۆڕشەکەیان و بزوتنەوەکەیان دابوو لەوە پێش لەلایەن چیاکانی کوردستانەوە دەنگیان گەیەنرا بە عالەمی دەرەوە و نەهێشرا ئەو بزوتنەوە بڵین بۆ خۆڕزگارکردنا یان شۆڕشانی کە هەڵیان گرساند بوو بخنکێن و لە ناو بچن و سەدام حوسێن بڵین زەفەریان پێ بە تەواتی بۆیە بێوەفایی و بێئەمەکی ئەو حکمڕانانەش دەوری زۆر هەبوو و ئەروەها ئێمە لە بەردەمی جیلی دووەمی ئەو شۆڕژگێڕانە داین خەتی ئەوەڵی شۆڕژگێڕەکان کە زمانی زوو لەگەڵ جەنابی سەرۆک بارزانیدا لە یەکسەنگرا بوون ئەوانە بڵێن خەتێ چوونەتە دواوە ئێستا نەوەکانی دووەمیان لە ئارادان کە تەنها بە گێڕانەوە و بە خوێندنەوە زانیویانەکە چ جۆرە تەسحەیەک دراوە لەگەڵ کوردستانەوە کوردستان چۆن یارمەتی داون بەڵام ئێستا بێ ئەمەکی دەنوێنن لەو بابەتەدا و هەروەها سەبەبێکی دیکەشی زۆر گرنگە کە بۆ جێبەجێنێکردنی ئەو مادەی چل لە 200 یا 140 ئەویش بابەتی ئەوەیە کە سەرۆک کۆمار کە بە پێی مادە 76 دەبێ حامی دەستور بێ دەبێ پارێزگاری لە جێبەجێکردنی دەستور بکە هیچ سنگایەکی زیدیمان نەدیوە لە سەرۆک کۆمەرەکانی پێشودا بۆ جێبەجێکردنی مادەکە و هەمان حیزب و لایەن کە یەکێتی نیشتیمانی کوردستانیشە محافظی شارەکەشی بەدەستەوە بووە یعنی پارێزگار کە دەرەجەیەک مەسئولە لە جێبەجێکردنی مادەکە و بێزگەلەوە سەرۆک کۆماریش لە هەمان ئەو حیزب و لایەنەیە کە ئەوەی کە خەمی بنخاکی خەڵکی کەرکووکیان بوو خەمی خەڵکی کەرکووک و خاکی کەرکووکیان نەبوو بۆیە دەبینرا کە هەڕاج کرا و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری 2007 دیسانەوە تەوژمێکی تریدا وای کرد کە ئەو شاری کەرکووکە تەنها لە ڕاپەڕینەکەدا 3 ڕۆژ لە دوای لە لەورۆزا 21 سی نەوتویەکە ئازاد کرا 3 ڕۆژ بەدەست کوردەوە بوو دوای ئەوەش لە 25 نۆی 2007دا هەتاوەکو 16 ئۆکتۆبەر یعنی هەمووی بگریتەوە 23 ڕۆژ کەرکووک بەدەست خاوەنەکەیەوە بووە لەوەتی هەیە باشە کاتە باست لە 16 ئۆکتۆبەر کرد و بابێنە سەر ساڵی 2007 لە 2007ەوە ئامارەکان ئەڵێن زیاتر لە 100,000 عەرەبی هاوردە هێنراوەتە ناوچە کوردستانەکان بەتایبەت کەرکووک و دەوروبەری جا ئەمە چەند ئەتوانێت مەترسی دروست بکات لەسەر ناوچە کوردستانیەکان بەو پێیکە بەندێک لە مادەی 140 ئەڵێت نابێت هیچ هۆکارێک هەبێت بۆ گۆڕینی دمۆگرافیای ناوچەکە ئەمە چ کێشەیەک دروست دەکات تەبان زۆر پرسیارێکی جوانە و ئەمە لوبی مەوزوعەکەیە ئێمە لە مەرحەلەی یەکەم قۆناقی یەکەمی مادی 140 دەڵێ ئاساییکردنەوە واتە گەڕانەوەی بارودۆخەکە بۆ پێش دەرچوانی ئەو یاسایانەی کە لە مەجلیسی قیادی سەورەی ڕژەمی ئەفلەقیەوە دەرچوو بوو لە ساڵی 75 و کارنەکردن پێی ئێستا جێبەجێنەکردنی مادەی 140 واتە بە زیندومانەوەی بڕیارێکی ڕژێمێکی مردوو واتە یعنی ڕژێمێکی مردووی بڕیار بەدەستی زیندوو ئێستا وەکو وایە ئەو ناوچانە مەحکوم بکات کە هەر کوردستان بڵین هەر کەرکووکیش نییە بەڵکو ناوچەکانی دیکەی وەکو شنگال و هەندێک ناوچەی دیکەی سەر بە پارێزگای سەلاحەدین و دیالە و ئەوانەشن کە بەڵام عنوان و مارشی و ناونیشانی ئەو بەعرەبکردنە بریتە لە کەرکووک تێبینێکی زۆر گرنگ هەیە دایمەن پێکاتەکانی ئەو ناوچانە کە بریتین لە برایانی عەرەب و تورکمان ئێمە ئەگەر بڕینەوە بۆ یەکەم مەجلیسی محافەزە لە کەرکووکدا کە دامەزراوە یەکەم دانە ئەنجومەنی پارێزگا لە 12 ئەندام پێکاتون 6 کەسیان کورد بووە یەک کەسیان بریتی بۆ لە تورکمان یەک کەس عەرەب یەک کەس جوولەکە یەک کەس مەسیحی یعنی کورد بەتەنیە بەخەدەر سەرجەم پێکاتەکانی دیکەی هەبووە هەرچەندە لە زمانی مەلیک فەیسەڵیشەوە دەستکراوە بە گۆڕینی دیمۆگرافی ناوچەکە دوای کە نەوتی تێدا دۆزرایەوە و هەندێک عەشیرەت لەو ناوچانی نزیک لە کەرکووکە نیشتەجێکران کەواتە ئەو هەژماری کە ئێستا ئێمە باسی 16 کورسی دەکەین و کورد بە زۆرە ملێژ و بە یعنی بە ئاستەم ئەگەر یەکیش بگرێ هەر هەمووی پێویستی بەدەنگی ئەوانی دیکەیە تاوەکو بڵێن سەرۆکی ئەنجومەنی پارێزگاکە پێکبێنێ لە جارانی زۆر نزیکدا بە پێی دۆکۆمنتی هەموو لایەنەکان و دۆکۆمنتی بڵێن بەغدا سەلمێنراوە کە کورد بەتەنێ نیوەی سەرجەم ئەوانی دیکەی پێکهێناوە و دۆکۆمنتی عوسمانیەکانی شادی سا سەلمێنراوە بابەتە وێ ئێمە شەرمان لەسەر خاکی ناوچەکەیە و ئەو گۆڕینە دیمۆگرافیە ئەگەر هەر بابەتێکی هەموارکردنەوە لە هاتە ئاراوە باسکرا دەبێ ئەتیمادمان لەسەر ئەو دۆکۆمنتانە بێ و لەسەر سەرژمێری ساڵی 57 بێ کاتێک کە چەسپێنراوە کە کورد زۆرینەی هەرە زۆری
کەرکووکی پێکهێناوە نەک دوای ئەو گۆڕانکاریانی کە بەسەری هات. ئەگەر دەرفەت هەبوو دێنە سەر سەرژمێریش چەندێک کاریگەریە بێت لەسەر مادەی 140 بەڵام با ئاماژە بۆ بکەم کە سەبارەت بە ئەم دموگرافیا گۆڕینە نمونەیەکی زۆر بەسیط بینەوە تاوکو ئەم لەحزەی من و جەنابەت قساکەین 5 گوندی خانەقین هەیە کە ئێستاش بەعقد کراون بە ناوی حەشدی شعبیەوە بەروبوومە کشت و کاڵەکان تەنانەت وەزارەتی کشت و کاڵیش هەموو ئەو بەروبوومانەی کە لەبێ خێر و خێراتێتی هەر بۆ ئەو با بڵێ گروپە چەکدارانێ و هیچی بەر ئەو خەڵکی گوندە ناکەوێت. ئەمێ بڵێم تاوکو ئێستاش کە دەبینین ئەم تعریبکردنە هەیە ئەم خاک زەوتکردنە هەیە کەواتە حکوومەتی عراقی ئەو بڕیارانەی کە باست کرد بڕیارێکی زیندوو هی حکوومەتی مردوو ڕژێمێکی مردوو بەڵام ئێستا بووکەڵەیەک ئەیجوڵێنێت ئەو بڕیارانە ئەجوڵێنێت کەواتە ئەمە عێراق ناتوانێت توانیانی بەسەر حەشدی شعبی و گروپە چەکدارەکانی دیکە یان حکوومەت لەناو حکوومەتە و ئەمە ئەتوانین بڵێن بە زەبرێکی سیاسی ئەم کارە ئەکرێت. لە 100% ئەمە بە زەبرێکی سیاسی دەکرێت و ئێستا جینۆسایدێکی زۆر خەتەریش دیسان لەوێ ڕوودەدات کە لە ڕووی دوور لە ڕووی جەناب و بینەرانمان و بیسەران بابەتی جینۆسایدی بە زبڵ و خۆڵ و خاشاک دوو مەحرەقەی هەیە عێراق دانێکیان لە بابل دانێکیان لە بڵێن لە کەرکووک وای لێکراوە کە هەرچی خۆڵ و خاشاکی ناوچەکە هەیە دەخرێتە ئەو ناوچە کوردیانەوە کە وای لێ هاتووە بوون و بەرامە و نەخۆشی و مێش و مەگەزی هاوینە ئەگەر مناڵەکانی خۆیان فریان نەخەن و دووریان نەخەنەوە لە ناوچەکە و زێد و ئەرز و خاک و ئاوی خۆیان هەمویان تووشی نەخۆشی دەبن و زۆریشیان تووشی نەخۆشی هاتوون بە کەڵکی ژیانکردن نەماوە ئەو ناوچە کوردیانەی کە خۆڵ و خاشاکی تێدا براوە کەواتە جینۆسایدێکی بە زبڵ و خۆڵ و خاشاکیش دەست پێکراوە حتا لە ناوچەیەکی دیکەی بڵێن لە دەواازەی بابلیشە دیسانەوە ئەو مەحرەقە خۆڵ و خاشەکانە دەستی پێکرا بوو لە منتیقەیە کە ناوی کۆرشە کە لە منتیقەیەکی سیاحیەوە گۆڕاوە بە زبڵخانەیەکی گەورە ئەمە بە بەرنامە لەم 4 ساڵەی دەستپێکردنی حکوومەتی بەڕێز محەممەد شیع سۆدانیدا لێژنەی دانراوە بۆ ئەو بابەتە یعنی زۆر خەتەرە سیستەم ئەو سیستم و بە پلان کەواتە با منوەکو دوا پرسیار ئەم پرسیارە لە بەڕێزت بکەم داوا ئەکرێت کە دەستوری عراقی هەموار بکرێتەوە ئایا مەترسی هەیە لە هەموارکردنەوەی دەستوری عراقی تەنیا ئەم مادەیە کە لە بەرژەوەندی کوردایە ئەم مادەیەش نەهێڵڕێت بۆ خۆی عێراق دەستورەکانی لە بدایەتەوە لە هەفتاوە هەتا 2005 دەستورێکی موقت بوو لە 2005ەوە هەتا 2025 بڵین دەستورێکی معطلە ئێستا ژەڵێن بە تعدیلیکن واتە لە موقتەوە بۆ معطل بۆ معدل واتە دەستوریان دەقێک نییە لە بڵین لە گفتارەوە ببێ ڕەبەرەفتار و لە واقعی حاڵە جێبەجێ بکرێ لە عێراقا و پابند نابن بەبند و بە بەڵێنەکانیەوە لە تەنیا لە کاتی لاوازیدا نەبێ حەزیان لە مێزی دانوستان و کۆبوونەوە و قسەی قانونی و یاسایی و دەستوریە لە کاتی بەیەزیدا چنگونینۆکیان دەردەکەوێ و پشت دەکەنە هەموو ئەو وعد و بەڵێنانی کە داوێت کاتە بەترسی هەیە لەسەر مادەکە ئەگەر هەموو ئەو مادەیە وەکو پارێزگاری دەستوری ئێمە لە مادە 126مان هەیە کاتێگە 3 پارێزگا لە عێراقا هەر هەموارێک ڕەفز بکاتوانە لە دەستوری عێراق ئەگەر هەموو عێراقیش دەنگی پێ بدە ئەوە جەبەجێ نابێ و ناچێتە سەر بەبوونی کوردستان و نوێنەرایەتی کوردستان و نوێنەرایەتێکی ئاکتیڤی یاسایی دڵسۆز بۆ خەڵک و خاکی ناوچەکانی کوردستان و ئەو ناوچانی لە دەرەوەی ئیداری هەرێمی کوردستانن هەر هەموارکردنەوەیەک بکرێ با بکرێ بەڵام بە ڕەچاوکردنی ئەوەی کە دانەبەزین لەو مافانەی کە هەمانە هەروەکو جەنابی کاک مەسعود بارزانیش لە سەرجەم بۆنەکانەوەی دووپاتە کردەوە کە ئێمە چاوبەستیمان لێ دەکرێت مەشغوڵ دەکرین هەنجەت دەهێنرێتوانێ بۆ هەندێک مافی بنەڕەتی کە تایبەتە بە مادەکانی دەستورەوانێ کە حەدی ئەدنای دەستکەوتەکانمانە لە فرمێسک و خوێنی شۆڕشی 100 ساڵەدا لەو دەستورەدا جێبەجێکراوە بەڵام وەکو وتمان لە معطلەوە بۆ معدل لە موقتەوە بۆ معطل و بۆ معدل ئەوە هیچی جێبەجێ نەکراوە نەبووتە بڵێن ڕەفتاری جێبەجێکراوە لەسەر ئەرزی واقعە بەڵام لە داهاتوودا بە یەکگرتوویی بە نەکردنەوەی مساهمە و مزایەدە بەسەر یەکتریدا و خەڵکی کوردستانیش واعیتر بێ لەوەی کە هەیە کە مافەکانی دەبێ ئەو لایەنەی کە پابندە بە مافەکانی خەڵکی کوردستانەوە بیناسێتەوە و پشتگیری بکە و بۆ ئەوە بچنە سەرجادە زیاتر لەوەی کە تەحسیل حاصل دەبێ موچە و مافەکانی کوردستان ئەگەر تۆ نەوت و
دەستکەوتەکانی خۆتت هەبێ لە خاکەکەی خۆتا و پێویست ناکە و کاتە ئێمە لە دەرگای بەغدا بدەین بە هیچ جۆرێ. سپاس دەکەم دکتۆر بەهۆی کەمی کاتەوە لە کۆتا وشەکانتە وەڵامی ئەو پرسیاری کە نەم کردبوو و بەتەما بووم بیکەم کات مەجال نەبوو لەبارەی لانی با بڵێن هەڵوێستی لانە کوردستانەکان وەڵامت دامەوە کە یەکگرتو یەکڕیز بن. دەستت خۆش بێت مادەی 140 یەکێکە لەو بابەتانەی کە بەقەدەر دەریای قسەی تیا بەڵام کاتی من هەرەوە نەبوو لەگەڵ جەناب سپاس دەکەم. خۆشحاڵ بووم زۆر بەڕێزی. سپاس بۆ دکتۆر ڕێبین سەلام پسپۆری دەستوری کە سەبارەت بە ئاستەنگەکانی جێبەجێکردنی مادەی 140 لەگەڵ مابوویت. زۆر سپاس.